لە وەرزی پاییزە پلانی زۆر باشمان پێ کە ئەتوانم بڵێم مژدە بەخشە بۆ شاری سلێمانی لە ڕووی سەوزاییەوە. لە دوێنێەوە قسەیەک لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەربڵاوە کە دەوترێت باخچەکانی سلێمانی چی دیکە ئاوی چیمەنەکان نادات بازەر ببێت لەبەر خاتری دار و داوەنەکان. من ئەمڕۆ هاتوومەتە بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی، میوانداری بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکان دەکەم. کاک بەهرۆز سڵاوی لێبێ، زۆر سپاس دەکەم. واسان لە چیمەنەکان هێناوە بۆی زەر ببن و لە خزمەتی دارەکان نابێت ئاوەکە نەخێوانیە وڵا من خۆشم دوێنێ بینیم بەناوی خۆشم و قسەکە وتراوە بڵاوکراوەتەوە. ئەسڵ وەساسی نییە، ئێمە پلانی باشمان داناوە بۆ ئاودێریکردنی باخچە و پارک و بلوارەکان. هەڵبەتە ئێستا لە وەرزی ئاودێریان ئێمە بەپێی هەر وەرزێ کاری خۆمانەکەین. لە وەرزی پاییزە هەڵمەتێکی زۆر باشی ڕواندن و سەوزکردنمان هەیە، بەڵام لە ئێستا ئێمە کە مەشغوڵی ئاودێرین هەڵبەتە لە پێشتر بە پلانێکی درێژخایەن ئەو جۆرە نەمام و دەوەنانەمان ڕواندووە کە کەمترین ئاوێ یا دوای 3 ساڵ ئاوی پێویست نییە. ئەمە زۆر هاوکارمان بووە. لە ئێستاشدا ئێمە ڕۆژانە پێویستمان بە 4 ملیۆن بۆ 4 ملیۆن و لیتر ئاو هەیە بە تەنکەر کە بگا بە ناو باخچە و پارک و بلوار و جەزڕەوسەتەکان کە ڕۆژانە ئەو کەمیەتە ئاوە ئەڕوا ئێستا بە تەسفی ئاوی ئاوەڕۆی سلێمانی لە تانجەرۆ بەشێکی زۆری ئاوەکان دێ بۆ پارک و باخچە و بلوارەکان. بۆیە ئەم هەڵمەتە هەر بەردەوامە. ئێمە شتیوامان نەوتووە، بەس ئەوەنە باسی ئەوەمان کردووە ئەگەر لە باخچەیەکە ئەو کەمتر گەیشت پێی ئێمە دارەکان پێش هەموو شتێ داری گەورە، ئەجا دەوەن، ئەجا پەرژین، ئەجا گوڵ ئاوەدەین، پاشان چیمەن ئاوەدەین. لەبەرەوەم چیمەنانی کە ئێمە لە باخچەکانمانە هەیە زۆربەی زۆری چیمەنی کوردی پێڵێن، ڕێکی ڕایزۆمیە مەحەلی پێڵێن. لێرە ئەو چیمەنە ئەگەر ڕۆژێکیش هەفتەیەکیش 2 هەفتەش ئاوی نەدەی دوایەوە کە ئاودا خۆی سەوزە بێتەوە. هەر جۆری سنفی چیمەنەکەەوە هەیە. بۆیە ئێمە باسمان نەکردو چیمەناو نادەین بە پێچەوانەوە. ئێستا لە زۆربەی باخچەکان و پارکی مەولانا هەیە، ئەو پارکی ماردین هەیە، ئەو باخی گشتی هەیە، ئەو بەشێکی زۆری پارکی ئازادی هەیە و باخچەکانی کۆڵان و گەڕەکەەکانی ناو شاری سلێمانیایە. ئێمە لە کاری خۆمان بەردەوامین و چیمەن و دار و دەون و گوڵیش ئاودێریەکەین. چەند پارک و باخچەمان هەیە لە سلێمانیە؟ ئەو 4 ملیۆن لیترە بۆ سەرجەمە و باخچە و پارکانەیە؟ بەڵێ ئەو 4 ملیۆن لیترە بۆ 4 ملیۆن و نیو لیتر بەس بە تەنکەر، بەدەرەوەی کە خۆی مەسادری ئاویان هەیە، بەشیشان ئاوەکانیان باشە، بەشێکیان ئایا ئاوەکەی کەمی کردووە، مەسادری بیرەکەی بەشێکی وشتی کردووە بەپێی پێویستی ئەو باخچە و بلوارانی کە پێویست بێ ئاوی بۆ ڕوانی ئەو بەس تەنها ئەو بڕەیە کە بە تەنکەرە چێ بۆ باخچەکان. تەبەن 4 ملیۆن بۆ 4 ملیۆن لیتر ئێمە بە چەند تیمێک لە ڕایەنەوە بە کشت و کاڵەکان و چاودێری ئەکرێ لیژنەی سەرپەرشتیاری هەیە تەنکەرانە کە هەمووی ئاوەکان چۆنە ڕوا لە کەیا بڕوە، حساباتی هەمووی ئەوە کراوە کە لە کاتێکیشە ئاوەڕوا بۆ باخچەکان کە شەقام لۆدی لەسەر نەبێ، بە تایبەتی کاتی دەوام، چونکە ئێمە زۆربەی شەقامەکان کە ئۆتۆمبیلە وەستێ ئەگەر لە کاتی دەوامە بێ ناتوانین ئاودێری بکەین، هەم دەرەجەی حرارەش گەرمە. بۆیە ئێمە تقریبا نەتوانم بڵێم حوتی بەیانی شەشونی بۆ حوتی بەیانی ئێمە کاری ئاودێری تەنکەرەکانمان لە تەواوبوون و تەواو بووە. ئیتر لە ئێواران و شەوانەوە دەست پێەکەن تا بەرە بەیان لە هەم جەوفێنکە هەم شەقام چۆڵترە کارەکانمان وە دابش کردووە و بەردەوامیشین. ئێمە لە وەرزی پاییزە پلانی زۆر باشمان پێەیە کە ئەتوانم بڵێم مژدە بەخشە بۆ شاری سلێمانی لە ڕووی سەوزاییەوە. چەند پارک و باخچەمان هەیە لە سلێمانی؟ لە ئێستادا تا ئەمڕۆ 510 باخچەمانەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی. 7 پارکی گەورەمانەیە، 85 جەزڕەوەسەتیمانەیە و ئێستا کە چەند باخچەیەکی کەژوها لە قۆناغی سەوزکردن و وا لە تەواوبوونان لە سەوزکردنە لەگەڵ ئەو پلانی کە لە وەرزی پاییزە دامانناوە، هەم بۆ سەوزکردنی بەشێک لە باخچە، هەم بۆ نوێژەکردنەوەی بەشێک باخچە و بلوار و جەزڕەوەسەتی. ئەو پلانی کە دامانناوە پلانێکی زۆر باشە کە ئەتوانم بڵێم زیاد لە 200,000 بۆ 250,000 نەمام و دەوەن لە وەرزی پاییز لە سێمانی وەرزی پاییزایمە ڕوێنین دەست پێکەین. کاک بەهرۆز بەبوونی ئەم بێئاوی و گەرما و ئەو حاڵەتی کە هەیە داروشتوشک بۆ لێ شوێنەکە هیچ مەترسیە دروست بۆ لەسەر سەوزای سلێمانی؟ نەخێر هیچ مەترسیەک لەسەر سەوزای سلێمانی دروست نەبووە، بەڵام دار زۆر جار تەبیعەتی دار وایە بەهۆی نەخۆشیەکەوە نەخۆشەکەوێ. ئەگە بڵین هەر دار وشک نەبووە دار هەموو ساڵێکە و بە ڕێژەیەکی کەم وشکە بێ، بەڵام گەرماکە گەرمایشی پرۆشێنەر بوو ئێمە بێ ئاماژەی
پێ بدەین بێ ئاویەک بوو کە ئەتوانم بڵێن بە مێژووی پارچی ئازادی بەس پارچی ئازادی بە نمونە بێنمەوە ئەو بێ ئاویە بە مێژووی پارچی ئازادی دروستبوونی پارچی ئازادی ڕووی تێ نەکردووە لەم لاوە دواکەوتنی موچە کەوتۆتە ئەم 3-4 مانگی و گەرمایی کە ئێمە زۆرترین کارمانەیە هەموو ئەمانە ئەم گەرمایە ئەنجا بابیریشمانە چێ من 65 کەسم بە یەک جارخانە نشین بووە ینی ئەمانە هەمووی لۆت بوو بەڵام بۆ پلانی کە داماننا بە دەستخۆشیەوە بۆ تیمەکان کە بەردەوام لە کارن ئەو پلانی کە دامانناوە ئەتوانم بڵێم کەمترین زیان بە سەوزایی شاری سلێمانی و دار و دەوەنی شاری سلێمانیەکەوێ و بەردەوامی ژەبین لە سەوزکردنی شاری سلێمانی پارچە ئازادی وەکو باسەکرێت ئەڵێن بیرەکانی وشک بووە چەند بیری وشک بووە و حوزەکەی دووەمیشان کە ئاوی تیا بۆ ویش بۆزم بەشی زۆزەکەمی تێمەوە بەڵێ ئەو ئێمە حوزانە بۆ ئاودێری بەکارێنین بە بۆنێ و نوێژنکردنەوەی حوزی یەکەم فریانە کەوتین ئەم ساڵ ئاوی تێکەین بەزێسا ئەتوانین بۆ ئەم ساڵ ئاوی تێکەین حوزی یەکەمیش هەردوو حوزەکە بۆ ئاودێریش بەکارێنین ئەتوانم بڵم پارچی ئازادی لە کۆی 11 مەسادری ئاو بەکارێز و بەبیرەوە لە ئێستادا بیرێکیان ئاومان دەداتێ حوتیان هەروشک بووە سیانیشیان 10 دقە و 5 دقە ئاوەدەن کە شایانی باسکردن نییە بۆ ئەتوانم بڵێم تەنها یەک بیریان لە ئێستا ئەومانەیەاتێک کە ڕوبەرەکەشی گەورەیە 176 دۆنمە بۆ ئێمە بە پلانی تەنکەرە ئێن خەینە حوزەکانەوە خەزانەکانەوە تعویزی ئەوە بدەینەوە ئاودێری دار و دەونەکان بکەین بۆی کەمترین زیانیان بەرکە سپاس بۆ باڕۆسالە بەڕێوبەری باچەکان سیان بەڵێ کە جۆبیستی بوون پلانی باچەکان بەو شێوازەیە سەرەتا دار و دەوەنەکان ئاو دەدرێن پاشان پەرژینەکان و گوڵەکان دواتر ئەو چیمەنی کە هەیە لە شوێنەکاندا ئاو دەدرێت لە بەروی کە مەترسی لە ناوچوونیان زۆر کەمە.